بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا بنراني عزيز مسلمانانی خۆشەویست سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە بابەتەکانمان لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو ژیاندا بۆ ئێمەمانان پێشەنگە، پێشەوایە، لێی فێری ژیان ئەبین. خوای گەورە فەرمێ لە قورئانی پیرۆزە وەلەکم فی رەسوول الله ئوسوەة حەسەنە، لە هەموو بوارەکانی ژیان چاوی لێ بکەین، لێی فێری ژیان ئەبین. خوای پەروەردگاریش هەر ئەوە داوای لە ئێمەمانانە. پەیامی ئەو جارەی لە پەیامەکانی میهرەبانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتە لەوەی با کەسێکی بەسەرنج و خۆشمەشرەب بین لەگەڵ خەڵکە. بەشێکی زۆر لەو کارانەی کە ئینسان ئەنجامی ئەدەن لە ژیانە بۆ خاتری خەڵکە، بۆ خۆی نییە. کاتێکەوە بانگ ئەکرێیت بۆ ئاهەنگی بۆ گواستنەوەی دۆستێکە، ئەزیزێکە، خزمێکە، جوانترین جلوبەرگ ئەپۆشیت. بۆچی واکەیت؟ تەنها بۆ ئەوەی کە سەرنجی خەڵک بەلای خۆت ڕابکێشێ کە بە مرۆڤێکی پاک و پوختت بزانن. و هەروەها کاتێک کە تۆ لە نێو مەجلیسێکە یان لە نێو ماڵێکە شوێنی میوانەکانت یان ژووری میوانەکانت ڕێک و پوخت ئەکەی زیاتر لە شوێنەکانی تر یان لە ژوورەکانی تر، هەڵبەت بۆ خۆت نییە، بۆ منداڵەکانی خۆشت نییە، زیاتر ئەوەیە کە ئەڵێ کاتێک میوانێک سڵاو ئەکە لەو ماڵەی من ئەبێ بە پوختی و ڕێک و پێکی بمان بێنێ. جا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێمان ئەڵێ وَلْيَأْتِ إِلَى النَّاسِ الَّذِي يُحِبُّ أَنْ يَأْتُوا إِلَيْهِ، واتە ئێوەش مامەڵە لەگەڵ خەڵک بکەن بە شتێک کەوا حەزەکەی خەڵک مامەڵە لەگەڵا بکە. تۆ کە کاتێک شتێکی جوانە پۆشی، بۆنێکی خۆش لە خۆت ئەدەیت، ژووری میوانەکان ڕێک و پێکە، خواردنی میوانداریەکەت وەکو ڕێک و پێکیەکی پێوە دیارە چاکە و باشە، حەزت لەوەیە کە خەڵک دەستخۆشی لێ بکە، خەڵک بڵێ بەڕاستی جلوبەرگێکی جوانە، بۆنێکی خۆشە. دەی وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەبێ تۆش بۆ خەڵک وابێ. بۆیە هەر کاتێ هاوڕێکەت بینیت جلوبەرگێکی نوێی پۆشیوە و جوانی پۆشیوە، سەرنجی بدە و ستایشی بکە و پیرۆزبایی لێ بکە. کامە وشەی سەرنجە ڕاکێشە، کامە وشەی کە پێیان دەگوتێ وشە ڕەنانەکان کەوا سەرنجی بەرامبەر ڕاکێشێ بەکار بێن، پێی بڵێ ماشا ئەڵڵا، ئای لەو هەموو جوانیە، وەک ئەوە وایە ئەوڕۆ تۆ زاوابی و ژن بووگازیتەوە، یان بەدەستە خوشکەکەت بڵێت وەک ئەوە وایە تۆ ڕۆژی وەکو ڕۆژی ئەوە وایە کە تۆ بووکەخان بیت. بەو شێوازە بیدوێنە، دڵی خۆش بکە. کەوا هەروەها هاوڕێکەت کە کاتێک سەردانێکت ئەکا یاد لێ نزیک ئەبێتەوە، هەست ئەکەی بۆنێکی خۆشی لە جرکەکانی دێ، بۆنێکی خۆشی لە خۆی داوە، بە هەمان شێوە پێی بڵێ ماشا ئەڵڵا لەو بۆنە خۆشە، زەوقی تۆ زەوقێکی ناوازەیە، ئەو بۆنە خۆشە چۆن هەڵبژار لەکوێت بەدەست هێنە. بەو شێوازە بە هەمان شێوە کاتێکەوە هاوڕێکەت نزیک و دۆستێکت بانگهێشت ئەکا بۆ دەعوەتێک، دوای ئەوەی کەوا لە خواردنەکە بوویەوە لەسەر سفرەکە دەستخۆشیێکی چاک، مەتحوستایشێکی چاکی ئەو بنە ماڵەیە بکە، پێیان بڵێ ماشەڵڵا لەو کابانە بەڕاستی دەستڕەنگینە، دەستان خۆش بێت، بەڕاستی نمونەی میوانداری پیاوەتی و جوانمێرین. بەو شێوازە مەتحوستاییشیان پێ بکە.
آخر بەڕێزم ڕەنگە ئەو ماڵی و ئەو سفرەی تۆ لەسەری دانیشتووی تا ئامادە کرابێ چەندین کاتژمێرێک دایکی ئەو پیاوە و خاوەن ماڵەکە یان خێزانی یان خوشکەکەی چەندین کاتژمێر بە پێوە وەستاوە تا ئەو خواردنەی بۆ تۆ ئامادە کردووە دەی حەقی دیکەوە دەستخۆشی لێ بکرێ ستایشی بکرێ نرخ بۆ کارەکانی دابدرێ لە مەجلیسێکە ئامادەبی کەسێکە بینی قسەی زۆر ژیرانە ئەکا سەرنجی تەواوی مەجلیسەکەی بۆ لای خۆی ڕاکێشاوە تۆش ئەو فەرسەتە بقۆزەوە دەستخۆشی لێ بکە بەڵای پێی بڵێ بەڕاستی تۆ پیاوی مەجلیسانی تۆ گوڵی مەجلیسی تۆ کەسێکی قسە زانی حەق وایە کە تۆ قساکەی خەڵک گوێ بگرێ بەو شێوازە پێی بڵێ ئەو کاروبارانە یان ئەو جۆرە ڕەفتارانە شتێکی زۆر سادەن بەڵام ئەبێ بزانین ئەوە خوڕەوشت و ئەخلاقی پێغەمبەری میهرەبان و ئازیزی ئێمەن صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر وەکو مەهاراتێک ئەوانەی بەکارهێناوە لەگەڵ دەوروبەری خۆیان زۆر بە جوانی ئەو بابەتانەی قۆسۆتەوە بەکاری هێناوە لەگەڵ بەرامبەرەکانی لەگەڵ دەوروبەری خۆی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ هەمومان ئەزانین کاتێکەوە لە مەککە ئازادیان زەوت کرد ڕێگەیان پێ نەدا درێژە بە ڕاگەاندنی پەیامی خوا بدا جۆرەها ئازار و زەحمەتیان دروست کرد بۆ لە بەردەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دواتر پێغەمبەری خوا لەگەڵ هاوڵانی کۆچەکە بۆ مەدینە ماڵیان نیشتیمانیان سەروەت و سامانیان هەموویان بەجێدەم پیاوێک هەبوو هاوڵێکی بەڕێزی پێغەمبەری خوا لێ ڕازی بێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەو پیاوە کۆچ ئەکە لە مەککە بۆ مەدینە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەبدوڕەحمان پیاوێکی بازرگان و تاجرێک بوو دەستڕۆیشتوو بوو لە نێو مەککەیە کاتێک کە دێتە مەککە مەدینە هیچی لە دەست نابێ کەسێکی هەژار تەنانەت پارەیەکی و دەستمایەکی لە دەستێک بچی بازرگانیەکی پێ بکە جا کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مؤاخات و برایەتی پرۆسەی ڕاگەیاندنی برایەتی لە نێوان مهاجر و ئەنسارەکان ڕائەگەێنێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەگەڵ سەعدی کوڕی ڕەبیعی ئەنساریە ئەکا بە برا سەعدی کوڕی ڕەبیعیش ئامادەیی بۆ براکەی دەربڕێت بۆ هەموو شتێک هاوکاری بکات تەنانەت ئەگەر ڕازیە کە ماڵەکەی لەگەڵ بکات بە دوو بەش واتە بە نیوە لەگەڵ یا بکات ماڵەکەی بکات بە دوو بەش و بەشێک و نیوەیەکی پێ ببەخشێ بەڵام عەبدوڕەحمان چاو نابڕێتە ماڵی براکەی خۆی پیاڵێ بارەکە الله لەکە فی ئەهلیکە ومالیکە دلنی علی السوق خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ماڵ و سەروەت و سامان و کار و پیشەت نا من پێویستم بە ماڵ و سەروەتی تۆ نییە تەنها تۆ ڕێی بازاڕم نیشان بدە هەندێک پارە و پولی لێ وەرەگرێ و ئەچێتە بازاڕ بۆ ئەوەی کەوان دەست بکە بە بازرگانی یعنی پارەکان قەرز ئەکە ئەو ساتە هیچی لە دەست نییە دەست ئەکە بە بازرگانی کڕین و فرۆشتێک بە ماوەیەکی کەم ماڵێکی باش بۆ ئەکاتەوە تەنانەت ژنمارە ئەکا و هاوسەرگیری ئەکات اینجا لەو کاتە لەو ڕۆژانە دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دێتە خزمەت پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ شوێنەواری زەعفەرانی پێوەیە شوێنەواری بۆنێکی پێ پێ ئەڵێن زەعفەران کە زیاتر بۆنێکی ئافرەتانە بووە واتە ژنان ئەو جۆرە بۆنیان لە خۆ داوە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کە کەسایەتێکی زۆر بەسەرنج بووە سەیرێکی عەبدوڕەحمانی کرد و پێی گوت مەل خەبەر ئەوە چییە دەنگ و باس چییە عەبدوڕەحمان واتە پێم بڵێ دەرێ شتێک لە گۆڕێ هەیە عەبدوڕەحمان بەو قسەی پێغەمبەری خوا خۆشحاڵ بوو گوتی یا رسول الله تزوجت امرأة من الأنصار ئەفرەتێکم مارە کردووە لە ئەنساریەکان پێغەمبەری خوا زۆر پێسەرسام بوو و پیرۆزبایی لێ کرد بەڵام پرسیاری لێ کرد کەیفە یعنی چۆن توانیت کەوا ژن بێنی لە کاتێکە تازە کۆچت کردووە لە حاڵەتێکی باشی دارایینی بۆیە پێی فەرموو پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ فما أصدقتها واتە چیت کردووە بە مارەی ئەو ئافرەتە وەک بڵێ تازە تۆ کەسێکی ئاوارەی هیچت لە دەست نییە چۆن مارەی دابین کردووە بەڵام عەبدوڕەحمان
خوا لێ ڕازی بێ ئەڵێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بەقەد ناوچی دەنکە خورما زێڕم کردوتە مارەی جا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ ئەیەوێ خۆشحاڵەکەی زیاتر بکە پێ فەرمێ ئەولیم وەلەو بشاتین عەبدوڕەحمان بڕۆ خواردنەی ساز بکە بۆ بۆنەی گواستنەوەی خێزانەکەت ئەگەر تەنها مەڕێکیش سەر ببڕی دۆستان و ئازیزانی خۆت کۆ بکەیتەوە یعنی وەلیمەیەک ساز بکە بە مەبەستی گواستنەوەی خێزانی خۆت بە مناسبەی گواستنەوەی خێزانی خۆت جا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ دوعای بۆ ئەکا دوعای ئەوەی بۆ ئەکە کە خوا بەرەکەت بخاتە ماڵی بازرگانیەکەی ژیانی لە هەموو لایەکەوە لە بازرگانی و کار و پیشەکەی بەرەکاتی خوایە بەسەر ئابارەیە عەبدوڕەحمان هەر خۆی وەسفی کەسابەتەکەی خۆی ئەکا و بازرگانیەکەی خۆی ئەڵێ والله وام لێها ولو رفعت حجرا لرجوت أن أصيب ذهبا أو فضة ئەگەر بەردێکم هەڵدا بوایەوە چاوەڕوانی ئەومە کرد زێڕێکم کەوت با بەردەست یان زیوێ یعنی ئەوەندە دەستم بە بەرەکەت بوو دوای ئەو دوعا و نزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سیر کە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ خۆشحاڵی ئەکات وهانی ئەداتن بۆ ئەوەی کەوا خۆشحاڵەکەی بە شێوازێکی دروست ئەنجام بدات ئەرکی ئێمە بەڕێزانم وەکو مسلمانان وەکو شوێنکەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا خۆشی و خەندە بخەینە دڵی خەڵکە خەڵک خۆشحاڵ بکەین هیچ کاتێک هەر فەرسەتێکت بینی تەنها کەسێکی ئەنانی مەبە هەوڵدا تۆش کەسەکە بەشدار خەڵکی تر دەوروبەری خۆ لەگەڵ خۆتا بەشدار بکە ئەگەر پێیان گوتی بارانە بارێ بەسەر شار و فڵان شار و وڵاتە بڵێ هیوادارم کە بەسەر هەموو وڵاتی مسلمانانە ببارێ واتە کەسێکی ئەنانی مەبە بەس بۆ خۆت نەبێ وە کاتێک ئەگەر کەسێک پێی گوتی ئینشاء الله ئەچیت بۆ بەهەشت بڵێ هیوادارم هەرچی مسلمانە لەگەڵما پێکەوە بێ بۆ بەهەشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەنگمان ڕۆژێکیان ئەعرابیەک و پیاوێکی دەشتەچی دوعایەک ئەکا ئەڵێ اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أبدا أحدا خوایە جان ڕەحم بە من و بە محەممەد بکەی سەلامی خوا لەسەر بێ لەگەڵ ئێمە ڕەحم بە کەسی تر نەکەی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بەو هەڵوێستە ئەنانیەی ئەو ئەعرابیە ڕازی نییە پێ ئەڵێ يا أخ العرب قد حجرت واسعة دەرگایەکی فراوان و گەورەت زۆر بچوو کردەوە زۆر بەرتەسە کردەوە بۆچی بەس دوعا بۆ خۆت و بۆ خۆم دەکەیت بەڵکو دوعا بۆ تەواوی مسلمانان بکە بڵێ خوایە ڕەحم بە هەمووان بکە کەواتە ئەبێ ئینسانی مسلمان بەو شێوازە بێ بەڕێزانم کەسێکی ئەنانی نەبێ وەکو گوتمان پێغەمبەری خوا ئامۆژگاری کردن چەندە خۆمان حەزمان بەوەیە خۆشحاڵ بین لەکوێوە خەڵک خۆشحاڵی دەربڕێ بەرامبەرمان لەکوێوە خەڵک دەستخۆشیمان بکە ستایشمان بکە مەدحمان بکە لە هەمان ئەو شوێنانە ئەبێ ئێمەش ئەوە بەکاربێنەوە بەکاربێهێنینەوە چونکە لەو ڕێگایەوە خۆشەویستی پەیامی خۆشەویستی ئەگەێنین بە ئەوانی تر ئەبین بە برایەکتر برایەتی نێوانمان بەهێزە بێ کەسەکان ئەو مەوقیف و هەڵوێسانە لەبیر ناکەن تۆ لە نێو مەجلیسێکە تۆ کاتێک کە لەسەر سفرەی ئەوی لە هەڵوێسێکە تۆ مەدح و ستایشەکەی پێزانینی خۆ دەرەبڕی بەرامبەر ئەو کاری ئەو بەرامبەری تۆی کردووە هەڵبەت ئەوە ئەبێتە هەڵوێس و مەوقیفێکی جوامێرانە خۆشەویستی دروست ئەکا و خۆشەویستی ئەخاتە نێو دڵی کەس و بەرامبەرەکەت خۆی پەروەردگار هەموو لایەکمان بکا بە خۆشەویستی یەکتر بزە و خەندە بخاتە سەر لێوەکارمان هەموو ناخۆشی و نەخۆشەکانمان لە ڕێ هەڵگرێ دەروی و خێرمان بەڕوودا بکاتەوە ئینشاء الله تعالى هەموو لایەکمان سەرفراز بین لە دنیا و لە دوا ڕۆژە پێکەوە لە نێو ناز و نیعمەتی بەهەشتا خۆشحاڵ و کامەران بین والسلام عليكم ورحمة الله وبركاته